دەستخۆشی بۆ جەنابتان ئێمە پێشتر هەر لە دوای دەرچوونی ئەو بڕیارە چەند کۆبنەوەیەکمان کرد چ وەک ڕێکخراوەکان چ وەک دەستگا پەیوەندیدارەکان لایەنەکانی حکوومەت و ڕێکخراوەکان چەند کۆبنەوەیەک کراوە تقریبەن هەمووان کۆکین لەسەرەوەی کە ئەم شتا ئەجەندایەکی سیاسیە بۆ دژایەتیکردنی باری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە بە چەند ئاقارێک هەوڵ ئەدرێ کە باری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە تێک بدرێەوە نائارامی کۆمەڵایەتی دروست بکرێت دژایەتی بکرێتە نێوان ڕەگەزەکان بەشە جیاوازەکانی کۆمەڵگا ئەمە ژێکێکە لەو هەوڵانە بۆ ئەوەیە کە نائارامیەک دروست بکە ئەگەر سەریش نەگرێ کە ناهێڵین سەر بگرێ ئەگەر سەریش نەگرێ بۆ ئەوەیە کە خەڵک نیگەران بێ ئەمە ئەو بڵم کە لە زۆربەی تێکستە یاساییەکانە ناحەقی زۆر گەورە بە ژنان ئەکرێ ژنان دڵشکاوەکرێن لە مەسەلەی نەفەقەیە جیابوونەوەیە حەزانەیە شوێنی نیشتەجێبوونە دەیان کۆسب لە بەردەمیانایە ئەمەشی بێتە سەر کە ئامارەکان ئیشارەت بۆوایان بەهۆی ناسەقامگیری باری سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەوە ڕێژەی فرژنی بەرز بۆتەوە ئەمە یەکێکە لەو هەوڵانەی تر بۆ نائارامکردنی ئەم کۆمەڵگایە کە بە هەوڵی هەمووان وە بە هەوڵی ڕێکخراوەکان تاکەکان کەسە ئازاکانی ناو کۆمەلگا هەوڵ ئەین کە ئەم شتانە کەم بکرێتەوە لە کۆمەلگای ئێمەیە بەڵێ هەڵبەتە ئەم بڕیارە ئەوەی ئەبینین کە توندوتیژیەکی کۆمەڵایەتی دروست کردووە نەبینراوی دروست کردووە بە تایبەتی لە سۆشیال میدیا لە سۆشیال میدیا هەر لایەنە بە جۆرێک بەکاری ئەهێنێ بۆ دژایەتیکردنی لایەنەکەی بێ ئەوەی کە حساب بۆ ئەوە بکرێت کەرامەتی ژن کەرامەتی پیا و کەرامەتی مناڵ لە ناو خێزانە تا چەند متەئەسیرە بێ تا چەند نیگەرانە بێ ژنەکان تا چەند ئەترسن نیگەرانیان لێ ئەنیشێ مناڵەکان بە هەمان شێوە ئەمانە هەمووی ئەوەمان پێ ئەڵێ کە هەر بڕیارێکی خراپ ناتەندروست کە هەڵ ئەدرێتە ناو کۆمەلگاوە بێ دیراسەکردن و لەسەر مەزاج و لەسەر ئەجەندای سیاسی جۆرێک لە جۆرە توندوتیژیەکانە بەرامبەر بە ژنان و بە تایبەت مناڵان ئەمڕۆ قسە و باسە لە ناو کۆمەلگەیە و لە ناو ژنان بە تایبەتی لە ناو ژنە چالاکەکانە خۆی ڕاستیەکەی ئێمە لە کوردستان ینی زۆر کێشەمان هەبوو لەگەڵ ئەو یاسایە لەبەر ئەوەی لە شەر ئاڕێگە درابوو چەند ژنەبێنی بەڵام بە یاساش کرا ینی کێشەکە قورستر بوو ئەوسا هەر شەرعی بوو دوای کرا بە یاساییش ینی لە ڕێگەی یاساوای تر ئێزن درا بە پیاوان کە بتوان ژنی دۆم و ژنی تریش بێنن زیاتر لە ژنێک بێنن بۆ پاساوی کەیتر کە دانرابوو لە قانونەکانە ئەمە ئێستا کە لە بەغا گوزەرێ و یا لە دادگای فیدرالی بڕیاری لەسەریراوە شان نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام لە هەوڵی ئەوەیە بتوانین ئەبێ کۆدەنگێکی ژنان هەبێ لەسەر ئەم بابەتە جارێ لە ئێستا تەنها دەنگۆیەکی ئەوانە و هیچی تر جارە هیچ وەکو ژنان هیچ هەڵوێستێکمان نەبوو جارە هیچ لە ینی ڕوبەڕووبوونەوەی کۆپلانێکمان نییە بۆ ئەو کاتە تا ئەو کاتەی کۆبوونەوەیەکە کرێ و کۆدەنگێک دروستە بێ لەسەر ئەو بابەتە بەڵام لە هەموو حاڵەتەکانە بەڕای من ئێمە دوو شوێنی جیاوازین عێراق وەسەط و جنوب لەگەڵ کوردستان دوو شوێنی زۆر جیاوازی پێم وانێ بتوانن لە سلێمانی یان لە کوردستان ئەو یاسایە هەروە بە ئاسانی تێپەڕێ ئەگەر ئێمە نەتوانین لە دژیەوەی عێراقیش بۆستینەوە ئێمە توانین لەوەی کوردستان هەڵێستمان هەبێ و کارێک بکەین بۆی کە نەتوانین ئەو یاسایە و ئەوی کە دانراوە بڕوات